دوای تێپەڕبوونی نزیکەی 9 مانگ لە چاوەڕوانی دوجار ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 پەسەند کرد و بۆ گفتوگۆکردن و پەسەندکردنیشی ڕەوانەی پەرلەمانی کرد. ئەحمەد مەلا تەڵال وتەبێژی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نووسیوێتی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە پێناو ستڕێکخستنی داهات و خەرجیەکان پرۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2020 پەسەند کردووە و ڕەوانەی پەرلەمانی کردووە. ئاماژەی بۆش کردو ئەم بودجەی ئێستا دانراوە کورتێنانێکی زۆری هەیە و پەسەندکراوە بۆ ڕێخستنی پرۆسەی وەرگرتنی خەرزی دەرەکی و ناوخۆیی. لای خۆی و ئەحمەد سەفار بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەاندووە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 دەگاتە پەرلەمان و بۆ تاوتوێکردنی ڕەوانەی لیژنەی دارایی دەکرێت. ئاماژەی بۆش کردووە ئەو ڕەشنووسی چاکسازیەکی لەلایەن وەزارەتی دارایی و ئامادەکرا و ئاراسی پەرلەمان دەکرێت لەگەڵ پرۆژە یاسای بودجە یەک دەخرێ و دەکرێتە هاوپێچەوە بۆ ئەوەی لەگەڵ پەسەندکردنی یاساکەدا ئەو ڕەشنووسەش دەنگی لەسەر بدرێ و بخرێتە بواری جێبەجێکردنەوە. هاوکات ئاژانسی ڕسمی عێراق بڵاوی کردەوە بودجەی ئەم ساڵی عێراق نزیکەی 148 تریلیۆن دینارە و نزیکەی 81 تریلیۆن دینار کورتێنانی هەیە و نرخی بەرمیلێک نێوتیش بە 40 دلار دیاری کرا و هیچ جۆرە دامەزرانێکی نوێی تێدا نییە. ئەوشی ڕوون کردوێتەوە کە پرۆژە یاسای بودجەی ئەم ساڵ هیچ جیاوازێکی نییە لەگەڵ پرۆژە یاسای بودجەی ساڵی 2019 و کۆی داهاتی نەوتی و نانەوتی لە بودجەی ئەم ساڵدا بە 67 تریلیۆن دینار خەڵمێنراوە و خەرجی 3 مانگی داهاتوش لەسەر بنەمای ئەو بودجەیەت خەرج دەکرێت. ئاشکراشی کردووە خەرجی ناوخۆی و دەرەکی نوێ لە بودجەی ئەم ساڵدا دەگاتە 27 تریلیۆن دینار کە تەنها بۆ مەبەستی پڕکردنەوەی خەرجەکان دەبێت. سەبارەت بە پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای ساڵی 2020 عێراق پێشتر شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاندبوو پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای ساڵی 2020 عێراق لە 112.67 کە بە نزیکەی 12 تریلیۆن دینار دەخەڵمەندرێ و یەکسانە بە 10 میلیارد دلار. ئاماژەی بۆش کردووە موچەی پێشمەرگە لە بودجەی ساڵی 2020دا بۆ 76 میلیارد دیناری ماگانە زیاد کراوە، واتە شایستەدارایەکانی پێشمەرگە لە ساڵێکدا دەگاتە 912 میلیارد دینار. شیروان میرزا ئەوشی خستە ڕوو کە ڕێکەوتنی نوێی حکوومەتی فدرال و هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هەردوو لادایە، بەڵام ئەم ڕێکەوتنە لەسەر ئەو ماوەتەوە کە پەرلەمان دەنگی لەسەر بدا و پەسەند بکرێت.